لە ساڵی 2020 و 21 لە بینی 2020 بۆ 2021 نزیکەی 31,000 گەنج کۆچی کردووە. لە ساڵی 2022 بە تەنیا 2,000 گەنج کۆچی کردووە. 2023 تەنها ئەو 6 مانگە ینی 6 مانگی ساڵی 2023 530 گەنج، ئەو 530 گەنجە نزیکەی 490 گەنجی لە دەوروبەری شارەکانی هەرێمی کوردستانە، واتە بزاتن رانیا، قەڵاتزێ، زاخۆ و شیلاتزێ، ئەو منتیقانە زۆرترین ڕێژەی کۆچی گەنج تێدا بووە. بە کۆی گشتی 36,530 گەنج لە ماوەی 3 ساڵدا کۆچیان کردووە لە هەرێمی کوردستان. ئێمە بەپێی ئەو ستانداردەی کە ئیشی پێدەکرێت زۆرترین پارە 10,000 دلار لە یەک کۆچی کەسێک سەرف کراوە، کەمترین پارە 3,000 دلار سەرف کراوە. ئێمە ناوەند وەردەگرین 50 وەردەگرین 5,000 دلار 50 وەرەقە دەکە. باشە بەس تێچووی ئەو پارەیە کە دراوەتە بە قاچاقچی لە ڕێگای ئەوانی کە کۆز دەکەن 182,650,000 دلار بووە. نەبوونی ئایندەمە لە هەرێمی کوردستان کە یەکێک بوو لەو بابەتانەی سەرنجی هەمومان ڕاکێشە. نەبوونی ئایندەم لە هەرێمی کوردستان ئەوە پرسیارە دروستی دەکات. بۆچی گەنجانی ئێمە بگانە و قۆناغی نەبوونی ئایندە وا لێ بکەکە کۆچ بکەن. تەنها ئیشە و ژمارانە بکەم. بۆ نمونە لە ساڵی 2020 تا ڕێژەی بێکاری 14 بووە. لە 2021 هەڵدەکشێ بۆ 15.4. لە ساڵی 2022 ڕێژەکە دەبتە 180 بە پێی ڕێکخراوی کاری ئەم ڕێگەاندووە. بەڵام وەزارەتی دەستەی ئامار دەڵێ ئەمە جێگومانە. لێرەوەش پامێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەنێرینیان لە ڕێگەی ئەم بابەتەوە، بەداخەوە زۆربەی وەزارەتەکان تاوەکو ئێستا ئەم بڕیاری حکوومەت جێبەجێ ناکرێت. ئەگە ئێستاش سەیری ڕێستۆرانت و کافێ و ینی سەیری کۆمەڵێک شوێن بکەیت، خەڵکەکە زیاتری بیانیە.